من أحمد صادق پور ناساو بە سۆفی ئەحمەد ساڵی 1333 لە ئاوایی شێخان لەدایک بوومە. لەو کاتیدا دێمەدا مەدرسە نەبوو، سوپای دانش هەبوو، سوپای دانش مەدرسە بوو. ئەو کات تا چوارمی سەرەتاییم خوارد، لە دوایدا کەوت سوپا ڕۆیشت و چوومە زیندانێکەوە تا سێومی ڕاهنماییم دەرس خوێندووە داسندا تا سێومی ڕاهنمایی دەرس خوێندووە. لەبوو حیزبیاتیش بەهاری ساڵی 1950 ئەوڵی بەهارەکەی بوومە پێشمەرگە، ئەوڵی بەهارەکەی بوومە پێشمەرگە و وەک هەموو پێشمەرگە لە بەرابەر کۆماری ئیسلامی کە داوای مافی نەتەوەیمان دەکرد جلی پێشمەرگەم پۆشی بوومە پێشمەرگە. من دیارە لەو کاتیدا بڵێن لە ئەوڵەکانیدا وەک پێشمەرگە پێشمەرگەمام یەکە لە مشکلاتی شەخسی من ئەوە بوو کە بەداخەوە دوای 10 ڕۆژان بوومە سەرپەرد، پەلێکی تقریباً 38 کەسیم بەبوو کەوتیم، پەلەکان 40 کەس کەمتر نەبوو، بوومە مانگەی پێنەچ بوو مادامی کۆمیتەی نەڵۆسەکە و کاتیا بەخاین و خاچی گەورە بوو، 3 مانگی پێنەچ بووە ئەندامی کۆمیتەی شارستانی شنوێ. یعنی کەس یەکە لە مشکلاتی مکان لە ئەوڵە تووشی کاری مەسئولیت ئەوانە بوو. دوایکە بە ساڵی 50 هاوینەکەی بوو ئەندامی کۆمیتەی شارستانی شنوێ هەتا ساڵی 1361 کە چوومە زیندانێ. ناتوانم بڵم چۆن گیرام و باسی ناکەم بەردی لە سەردانەی چوومە زیندان تا کاتی ئەندامی کۆمیتەی شارستانی شنوێ بوو. دوای چوومە زیندان لە زیندان گەرە ئەوە 6 ساڵ لە زیندانم و دوای هاتمەوە نێو حیزبێک ئیدامە بم تا دوایدا ئەو ژیانەکەمت خولاسە لەوەیدا دوای زیندانی دووبارە هاتمەوە نێو حیزبی لە حیزبی سەندا وەختی لە باشوورمەی بۆ حیزب سەد ساڵشی چووە منتیخە لەگەڵ تیموانە و دوای بوو ئەندامی کۆمیتەی 6 ساڵم دوای دووبارە سەر 4 ساڵ ئەندامی ناوم لەسەر مەسئولی بەشی پەروەردە یا بەشی فێرکردن لە ناوەندسێدا، دوای بووم مەسئولی ناوەندسێ و ئێستاش کە وڵاخەرە پیر بوومە و ئێستا وەکو کادری دەرەجە دووی حیزبی لە بەشی تەشکیلاتی نهێنی حیزبدا سەرەتەقەیەکی دەکەم. ئەوە خولاسەی ژیاننامەی من تەواو. سێ منداڵیشمانە خوا پێم بڵێ لەگەڵ ئەنگۆ لەگەڵ هەموو منداڵەکان کچەکەم لیسانسی حقوقی وەرگرتووە کە بەداخەوە لە ئێرانی نائیسلامی ئیجازەی پێ نادەن وەکالەت بۆ خۆی بکات، ئیجازەی وەکالەت پێ نادەن. کوڕەکەشمی گەورە شێرکۆ لێرەش عولومی سیاسی خوێندووە، لێرە تەنها بە تاوانی ئەوەی کە عولومی سیاسی خوێندووە خۆی نەبوو دایان نەمەزران. لەنا شەهابیشە دەکەم شەهاب دامەزرێندا لێرە بوو بە مهندسی مەدەنی بوو یا مهندسی عمران بە قەولی خۆمەوە دامەزراوە ئێستا و لە قبرسەی دکتۆرای وەرگرتووە، دکتۆرای لە معماری وەرگرتووە لە مهندسی عمران وەرگرتووە. شێرکۆ لەوەی لەگەڵمەدایە و کاری خۆی دەکا و ئەو سێ منداڵم هەنە و ئەوە خێزانیش من لێرێ و ئەوەی بڵێم من ئەگەر ڕەنگە بۆتان سیر بم لەگەڵ ئەو خێزانم 10 ساڵ 4 مانگ پێکەوە نەبووینە لێ ببووینە. پێشەوەی کە بگیرین 2 ساڵ لە شاخی بوو خۆفتی نەمقەڕمانە بوو لە شاخان زۆر لە ماڵان دەگەڵای گەندایەت ماڵەکە 3 مانگ 4 مانگ تاشێگە هات بایە و ماڵەوی شەوچ پێکەوە نەبوو. دوای چوومە زیندانێ 6 ساڵ نەمدیتەوە. دوای کاتەوە دیسانەکانە سەر قاچاق 2 ساڵ نەهات، 2 ساڵەوە ئەو چەکەوە ئەو 6 ساڵەوە 8 ساڵی 2 ساڵێرەوە ئەوە 10 ساڵ لە ساڵ 4 مانگ پێکەوە نەبوونی. ئەمە ئەوەی نبی بۆ میخرالی پێکەم خێزانم بەڕاستی لە پەروەردەکەی منداڵەکاندا نەخشی سەرەکی هەبووە، یعنی ئەو ژنە نەبووایە ڕەنگەمی لەم کڕیوە خەبەتیدا بەبدەم دابووە تا ئێستا ئەوە هاتوون شکر بۆ خۆی تەبارەک وتەعالا. ئێستاەوە هەروە لە ڕێزی شۆڕزانە و زیندوماوی و ئەوە نە خزمەت ئێوەداوە، بەڵا ئەمن لە بیرم سوبا پێشدا بەخیراتی ئەوەم کردبا چون بەڕاستی وی ئەنگۆ زۆر بەخێرن سەر چاوم. ئەو کارێ ئەنگۆ دەکەن جگای ئیفتخارە، جگای شانازیە. ڕەنگە زۆری کەسی نەوعی وەکە من حەز بە کارینگۆ نەکا، ئەما کارینگۆ ئەرکەشی نەتەوەییە بە دوو کۆمنتری یا بە سەنەدکردنی ئەو شتانە کاری هەموو کەس نییە. لێرە یەک نمونەی بژێرم لە شۆڕەوەیدا کەسێکی بنێوێت چاپایۆف چیرۆکیانە سەر نووسیوە. چاپایۆف کابراایە کەلەوی لە شۆڕژەگەل لێنینی شەڕی کردووە، وەڵایی لە شنۆی ئێمە کردویان بە داستان لە داستانی سێوم و دووم و سێوم نەزەری لە ئێرانی داستان ئاخۆلەقە هەیە کردویانە بە داستان بە چیرۆک. وەڵایی لەو شنوێمەدا 15-20 چۆڕۆکی 100 بەرابەر لەوی نەخشی گەوریان بەداخۆ نەمان نووسیوە. یەکە لەو ئیشکارێکەمە کات بۆ خۆشم بڵم نەمان کردووە، خەمساری مەکردووە، شتەکانمان نەنووسیون لە شەڕەکان ئەو هەموو قارەمانتر نەمان نووسیوە، بە بەڵگەمان نەکردووە. داوای ئەنگۆ دەکەن جگای ئیفتخارە، جگای شانازیە. هیوادارم بە کەسانی وەکەمکە تانەوە تەشەر لێدن ترسار نەبنەوە، لە کاری خۆپەشیمان نەبنەوە. ئەرچی خۆتانەوە بەڕێ بچوە 2 ڕۆژ دەزانن نستی 2 ڕۆژ کەزانێک بوو
سندوو زەحمەت چێشاوە ئەو شاتەوە دنیسکردنی ساتەنگ و هەڵدەخڵین و هەڵدەپڕن دادەپڕێتەوە ئەو وانەکە و دروستکرد بۆیە ئەمە شانازیان پێ دەکەم هیوادارم ئەو ئەرکەی خۆتان تا سەر بەڕێوە بن بۆ دوا ڕۆژ سەنە دەچین نەتەوەیمان نەبێت زۆر بەخێرە سەرچاوەکەم دەبا هەوڵ بخاتمەکەممە پیریە و پیاوشی لەبی دەستەوە. جەنابتان لە ڕۆژهەڵات زیندانی سیاسی بوونە چی یادەوەریەکتان لەو سەردەمەدا تۆمار کردووە؟ زیندانی سیاسی بەداخەوە لە کۆماری نائیسلامی ئێراندا ئەسەر بنێوی زیندانی سیاسی ئەوان قبولیان نییە ئەوە 45 ساڵە قبولیان نەکردو قبولیان نییە ئەوان دەڵێن زیندانی گولوهەکی واتە زیندانی ڕێکخراوە سیاسەکانە واتە زیندانی گولوهەکی زیندانی گولوهەکی لە ڕوانگەی کۆماری نائیسلامی ئێرانەوە یعنی ئەو کەسەکە شەر دەگەڵ خوددا و پێغەمبەری خوای دەکرد محارب باخورا ڕسولی خوددانە ئەوانە نە حەقیان بۆ قایلنەوە بکەوە تاوانبەر بە مەرگدی بیان بژن سالێ لە زیندانە ڕێزیان نەکردی بیان بژن دەبۆی لە نیزامێکدا کە ئەوە دەگەڵ زیندانی سیاسی ڕوانگەی دینی و ڕوانگەی حکومەتی ئەوە بێ و معلوم ڕەفتارەکان شێوەنە لە دەهەی شێزدا بەداخەوە زۆرترین ئەدامەکان لە دەهەی شێز کرا کەمیش ساڵی شێستوێک تا ئاخری شەفاعت لە زیندانێ بووم ئەو وەختی وێ بوون زۆر زاوی کە دیتوبە ڕەنگە هەموو نەتوانم بیجێڕمەوە ناشکرێ پێویستیش نییە بەڵام ئەو جنایەتێک کە لە کۆماری ئیسلامیدا هەبوو کردووی لە زیندانەکان لە کەم زیان کراوە خاڵخاڵی بودەچوو زیندانەکان ڕزی دەکرد ناوە بەدەست ئەتوی ئەدام ئەتو ئەبەد ئەو پێسا بۆ خۆی ئەوە بەبێ و پەرولەش خوێنتەوە دوادەم کو حەزیغە بۆ وای دەڵێ یەکجاکە گوناحی بی ئەو حەقی خۆیتێ گوناحی نەبووە دەستە بە حەشتی خێرمان دەگات لەسە بە حەشت یعنی ئەو جوێ نیزامە حاکم بێ زیندان چۆن دەتوانی باش بێ داوەکە ملی زۆر دە نەفەر 15 نەفەر 7 نەفەر پێک و دابن بۆ ئەدامی حتى آخر کەس کە بلاخر آخرین گروپ یا آخرین کۆمەڵ کە بردیان 48 کەسیان نەکەم لە زیندانی برد بۆ ئەدامێ 59 کەسەکە مەهاباتێ 48 کەسیان لەگەڵەمەدا بوون پێکەوە لە بەندی بازداشتگای ورمێ بوو کە پیانێک و تەندروستی پێشمەرکان ئەلێ بووین ئەوانە کە چاکم لەبیرێ بە تەمەنترینیان مەلا حەسەین لازەوەردی بوو 48 ساڵی تەمەن بوو کەم تەمەنترینیان کوڕێک بوو بەنێوی سیامەکی سەقزی یانکو هێمن سیامەکی سەقزی 16 ساڵ و 7 مانگی تەمەن بوو فریدوری شەنگەش 17 ساڵی تەمەن بوو دا زۆر ئەدامەوە هەموو بردیان بۆی ئەدامی بە کۆن زۆر کەون هەبوو لەژێر شکەزەی شەهید بوو هەبوو لاقی بڕاوەتەوە لاقی پەڕی و یا وندێکم داخل لەوێ لە جمهوری ئیسلامی من دیتومە بۆ خۆم شاهید بووم دیارە لێدانەکانیش شکەنجەکان بە کابڵ بوو بە کابڵ بڕقی بوو بەداد بوو بە هەڵاوەسین بوو ئەوە هەڵاوەسینی قەپانچەلە ئەوە بە پشتا پشتەوە دەستات بە حەوان وەدەکردی یا سەراو بن لاقیان بە حەوا وەدەکرێەوە و شکەنجانە زۆر بوونی عادی بوون زۆر کەس سەن پیری دەردا پیری سەخت بە پیری ڕەش و شین دەبوو چانەدەوە ئەو شکەنجانە و کاتی بوو زۆر بوون یەک و دوو نییە بەخرا چ بڵم بەداخەوە ئەوەندە زۆر لاکە بکەم ڕەنگە بۆ نەمنووسوی هۆڵەکەوەکەم بۆ خۆم چوونە زیندانەکەم کێشەیە نابی باسی بکەم چۆن گیرام چۆن چوو دەبی بەردی لە سەردانێ شێکم مەبناکرد نەنووسی کەڕەنگە بۆ خۆی بۆ نەنووسێ هەتا زۆریش پێویست نەبێ بۆیەوە لە زینداندا دەیان نمونە هەیە بیگەرمە لە شکەنجە لە ئازار هەودا خۆراکان خۆراک نەبوو پێڕاگەیشتن نەبوو کابرا بوو لەوێ مەسەلەن دوسێ کەسیمە لە ڕەشتبێژی هەرچی کابرا شوێم لەوێ مت میان بەدا بیمارستانی لە نەفساد بوو نەدەمێت مامبرایمی قوربانی خەڵکی پێناشاری بوو نەخۆش کە وستان بوو سەرمای بوو هەر سەرباخوانی مشتەشەوانی بوو نیان بن لەوێ تەواو بوو سۆفی مەزید خەڵکی شنوێ نهراوەدا زۆری کە ماوە سێم دەبی ماوە کە بەڕێک بە تەمەن بوو یعنی تویان نەدا کە بۆیە مهم نەبووی ئەو دوو سیستمی دابڕە زیندانی سیاسەوێ ئەوە بەڵاوی کە بڵم دەبی ئیقراری پێ بکەم داعشەکە ڕەنگە تاونی بۆ ئێمە چۆن جمهوری نائیسلامیێران ئیقرار بە زیندانی سیاسی ناکا زۆر بەداخەوە حیزبەکانی ڕۆژهەڵات هەر هەمویان و حیزبی دموکراتیش ئەو جوورێک کە پێویستە زیندانی سیاسی وەک خۆی وەرنەگرتووە داچێکە لەسەر ناڵم ئەو کە پێویستە پیاڕانێک بە بە دەنجای وەنەسوینە ئەمە ناڵم هەموو کار بە حیزب دەکرێت حیزب زۆر کاری پێ ناکرێت ئەمە زۆر کاریشی پێ دەکرێت پێشدا پێ دەکران نەیکرد لەو بارێ وەڵاوی بەداخەوە زیندانی سیاسی وەک قشتێک لە کۆمەلگای ئێمەدا ونن ئەوانە ئیفتخاری نەتەوەن دوێوانە وەک هەڵۆی نێو زیندان وەک هەڵۆی نێو قەفەڵ باسییان بکرێتونەوانە هەمویان فیداکاریان کردووە 10 ساڵ و 20 ساڵ و 6 ساڵ توزارم بەودا لە
ئەمە 15 مانگەی ئینفرادیدا بوومە 15 مانگەی ئینفرادی خۆشوخینێکا کە بەتەنیشێت دەبێت کە عومەری قازی 19 مانجدا بوو کە کەماڵی دەباغی تا وەختیم لێ بووم 28 مانگی ئینفراد دوای بگەن ئەعدامیان کرد دوای مشکا عومەری شادا بوو کە بالاخره ساڵێک بوو بە 11 مانگەوە سولوی ئینفراددا بوو محەممەدی دکتۆر محەممەدی مەلەچێ بوو 4 ساڵە ئینفرادیدا بوو دا بۆیە زیندانی سیاسی بەڕاستی وەک خۆی ڕێزی لێنە گیرا وەک خۆی و ئەرزشە بوو بایخە بۆ داهێناوە بۆ لەباریوانەوە لە زیندان شاهدی چ جۆرە کارەساتێک بوون؟ کارەساتی وازوو بکەی حەدام کە مەسەلەن ئەمن کچێک بوو خەڵکی مەهابات و نیوە عایشە بوو ئەمن لە سولوی شمارە ساردە بوو لە سولوی شمارە 15 بوو لە تەنیشت من بەها هەندیان شەو بوو لیاندا هەندیان لێ دەباشەوە دیان بوو هەر زنێ پێدا هەندیان زنێ پێ هاوانەکەشمان کول سەر کۆمەڵی گیرا بوو دوای شوێ پاسکە بدیان بۆ یادامی ئەو کوڕەشی بەگزادە بوو بە نێوی بەگزادە بووە بزان لوقمان بەگزادە بوو چاک نازم دەبینیم لوقمان بگیان دەوێدا سولوی ئێرەقی خوێندەوە دابن بۆی ئەدامی شوێ کە بۆ ئەدامیان دەبێت سولوی ئێرەقی خوێندەوە بین لە زینداندا ئەمی لەکوێ لە سولوی ئێرەفرادە کە تەخەن میتونی وەک داوانەکە بۆ سولوەکانیش 90 سانتیم بەرنی بۆ 150 سانتیش درێژایی بوو ئەمن زێر نەدەبێت بە پلیسکا قڵی درێژ بە پێش تا داخم تەواو درێژ نەدەبوو ئەندەوێدا بەداخل ئەو کشە بەڕاوکەی دە بەیان بۆی مسەر سولوی ئێرەقی بخوێندەوە یعنی شتێوا زۆر بوو لە قارەمانتی ئەوانە لەوەیدا و پێم خۆش نییە زۆر وەختەکەی بۆ بگرم چون ئەما ئیشارەش پێ بکەیتەوە کە لەوەوە بوو سەختیەکانی ژیانی هەر شۆڕشگەیەک چییە؟ وەڵا چاکە شۆڕشانی شۆڕانی ئاڵگۆڕ شۆڕش داوای ماف دەکات ئەو مافە مافی نەتەوەیە واتە مافی گروهیە مافی قەومە مافیوە مافی نەتەوەیە کەسیش کە داوای مافی نەتەوەی دەکات بەتا وەک نەتەوەی کورد کە لەژێ زوڵم و زۆری و جنایەت داوە ئیقرار بە مافی نەکراوە بەڕاستی لە سەوشێنرێتەوە شۆڕش دەکات معلومەوە ئەوە سەختە چون لەباری پاڵمانیەوە لەباری نیزامەوە ئیجازە پێ نەدراوە لە ڕێگای پاڵمانی و لە ڕێگای مزاهرات پزاڕشتیوە بتوانانی ویست و داخوازی خۆی مەترە خەڵک ئیجازە پێ نەدراوە مەجبوریان کردو چەک لە شانکە لە کابرات چەکی لە شان کرد و معلومەگی چەک بۆ شۆخی نابی بۆ جوانی نییە قەڵەم نییە پێی بنووسی دەبی شەڕی پێ بکەیت دەبی لێ دەبی هەڵێ کابرا شۆڕژگیر وڵا سەختەکانی یەکجا زۆرە ئەو دیارە سەختەکان بە زەمان فەرق دەکات ئەو زمانی کە من لێ بوون شەڕی سێمانگا تا خلاص بوو نێوڕێک سەختەکان بۆ بووانکی بێنانی بوو هیچمان نەبوو خۆ خەڵشمان نەبوو هەر کە دەگەن بە ماڵەنجی هەر لە شاخی لەشکەوت و زیاد دەما یەک ماڵ ڕای گرمانە خەڵشمان نەبوو سەختەکانی و کاتەوە بوو کە زۆتر دەبینی شەو لە دێشی شەڕ بوو 3 ساعت 4 ساعت 5 ساعت شەڕ بوو هێلیکۆپتەر تیارێت دوای خلاص دەبووی ڕۆژی بۆ زیشکی 2 ساعت بەڵێ 2 ساعتین بەڕێ باران لێ دایگیان هەموو تەڕ بوو ڕاست لێ دەکەوتە کەمیسار شەڕ دەست پێ دەکردو 1-2 ساعتی لە شەڕدا دەستی بۆ شوێی بنووی بەو دلێ تەڕانە مەجبوور بووی بنووی بۆ سەختەکانی و یەکجار زۆر لەوێ دەدوای کە دەی قۆناغەکە دەگۆڕ کە قۆناغ گۆڕبرا سەختیەکە زۆرە ئەمەنە کۆی بڵێم ناخۆشترین سەختی لە ژیانی شۆڕژیاندا کەم نشینیە لە کەمپیدا نیشتەجێ بووی بەرگرت هەنا بلاخرە کۆسپەنە تەکرێت ناڵن ئەوەی کە بۆ خۆ لە دڵی خۆدا لە ناشی خۆدا وەک شۆڕژێرێک بکردەوە نیشان بدەیت زۆر زۆر ناخۆشە یعنی ڕاست وەک هەڵەیە کە بین دە قەفەسی کرد هەڵەیە دە قەفەس کرا و شک لەوەی دانێ هەڵە کە دە قەفەس کرد توانای یەک کەوی ئازادی نییە توانای نەگەی کەوی توانای هەمێردەیەکی ئازاد نییە کە بۆ خۆی دەفری بۆ خۆی دەخوێنێ دا بۆ این برا ژیانی سەختی هەرە سەختی شۆڕژێرانەوەی کە لە کەمدا دەمێنتەوە و کەم نشینی بۆ خۆی عینی و قەفەسێکە کە شۆڕژێرەکان بەداخەوە تێی دەکەون نازم کتێبەکەی هیوادارم بتوانێت بساکە بیخوێنەوە کتێبەکەی بێ ئازی نووسی بێ ئازەیە کە لە سەرانی حەمی توودە بوو ساڵی 1952 نووسی زمانی شایە دەڵێ ئاوارەگی لەعنەتی زۆر جالبە دەڵێ ساکە ئاوارە بوو لەوی دوژمن لێ دوورە پێ ناکرد لە باتوێ کە لە دوژمی لا خۆت دەخۆیەوە وەک نوێشە کە مەلەکەی زایفی لا خۆی دەخوا دوژمن نابینی خۆت دەبینی چێک هەڵدەقوتی وێک ناکەیت وەک بەرانی وەک کەڵاوی هەر بەش هەتا یەکتر شەپێ بکەن دوایش پێکەوە ناحوێنەوە ئەوەی زمانی شای بنووسیوتی بۆیە ئەو پێم وایەوە دەستا کەوت ئاوارەگی لەعنەتی بیخوێنەوە زۆریش سەر لاپەڕەیەکە دەوایەت و لە وڵاتی خۆت نەمای ئاوارە بوو دوورە دەربوو بۆ
بۆ شۆڕژێر بۆ کابرای خەباتجێر سەختترین ڕۆژ نمونەی وەک هەڵەیە توێن دە قەفەسیکەی هەڵەی نێو قەفەسی بەڕاستی وەک هەوێ دێشی ئازادی پێ ناکرێت ئەوە سەختیەکانی زۆر سەختی ژیانی شۆڕژێرەکە بەداخەوە ئەمە تووشی بووینە. ئێوەی بەڕێز کە بەدەیان ساڵە لە سەنگەری شۆڕشتان خۆشترین و ناخۆشترین ڕۆژەکانی پێشمەرگایەتیتان چی بوون؟ وڵاتە چڵم خۆشترین ڕۆژمان هەلا وڵەشەوە کەمە دەستمان داوەتە سەر یا هاتنە مەیدان بە تەمای ڕزگارکردنی نەتەوەی بوونە بۆ ما نیشتیمان خاک وڵات لە ماڵ و منداڵ و کەس و کار و گەورەتر بووە بەربۆیش حاضرن گیانی خۆی لەسەر دابن بۆ بلاخرە تووشی زیندان و دەربەدەری و ئاوارەوە قەت ڕێگای پێشل نەکردن و نیشانەوە کە بلاخرەما ئەومان بۆ مهم بووە بۆ یعنی خۆشەویستیەوە کە نیشتمانە خاکە لە هەموو زۆر نمونە زۆرم لە شەڕی شنوێدا شەڕێک بوو کە شەڕ زۆرتم بووە چ بۆ نێو شاری شەڕ بوو لەوێ بە هێلیکۆپتەر لێدەدا تارە لێ بودانە F5 بوون F5ەکان هەردەنجیان بەرز دەکرد بە قەوی دیواری سەوتیان دەشکان بە بۆمبان لیانە لە مالیکوتون لیاندا ئەلکە لیاندا ئێوارە بۆ تەقریبەن پێشم مەغرب نازم ببوو نەبوو دە وەختیدا بوو ئەمە دەڕۆیشتین لە خوارەوە دۆشکە لێدا باوەکە وەک وانش وەک بارانی گول لێ داهاتن ئەمە لە مەندەزۆی بەنێو زۆبیا دەڕۆشتین بۆی بچین پشتەوەش لە گودانی ژاندەرمەی لە کوڕەکانی پێشەوە سوی کە لەوێ بیان بیگرن خۆیتی هاوێن ئەمە دە وەختە کە دەڕۆیشتین لەو حاڵەتەمشان دوو دانەژون کە بەداخەوە من نێوم نەپرسین زۆر جێگەکە نێوم نەپرسین لەو شەڕە گولەیدا داهاتن ئەمش پێسەی مۆڕۆشان چێ لە خوارە خۆ پێشمەگەی ما بخۆ کەریم خازی بەڕەحمەتی و کەریم خۆ پێشمەگەی بەجێ نەماکوتی ناوەڵک مەی وەچنە وەڵاکتی وەژین نەکردیم شێکم منزەڵی پێ بوو ئەوی کەس چارۆکەشی نان پێ بوو هەر منزەڵەکەی پڕ بوو لە کفتە هەر کفتەیش دەن هەنارەچی دەکردم هاڕۆڵە بیخۆن هاڕۆڵە بیخۆن باوردەوە بۆمە خۆشترین لەحزە بوو کە ئەوە گولە دەدانی ژنێک لە ماوەتر بوو خۆشی زۆر بوو ینی خەڵکی کە دەگەڵ دایکی خۆشکردەدا خۆش بووە ئەمان ناخۆشکاری سەخت خۆ ناخۆشی شوڕ وڵا ئەگەر بڵێم بەداخەوە نەبوونی نەداری چوزانم دۆزار میوانمان هەبووە هیچمان نەبووە میوادی بلاخەکابل نەی بووە منداڵ تەیەوەی پێویستە بۆت ناکرێت ناتوانانی باباتی بکەی ناتوانیم سندای دایکەتی بکە ئەوانە سەختی ژیانە خۆ بوونی یەکجا زۆرن و نەگەر ئەمننی هەموو پێشمەرگار وانە ژیانی ما حیزب شتێکی دانا بەنێوی ژیان و خەبات ئێمە ژیان و خەباتەکان بەداخەوە ئەگە حیساب بکەی وەک خۆی بۆی نەی ڕاست بیڵم بێم یەک عیبم هەیە ناتوانم ڕاستەکان سوزانم نەڵێم یا شتەکان شارمەوە ئێمە ژیان خۆ نە خەباتەکان خەباتە نە ژیانەکەن ژیانە لە بەدبەختی لە بێچارەی لە چاوەڕوانیندا و ئەوە ماویکە ئەو ڕۆژە ناخۆشکەن ئەوانن ناخۆشی دەختی ئەوەیە کە دوی مەسەن منداڵ شتێکی بۆت ناکرێت یعنی ماڵ شتێکی بۆت ناکرێت منداڵ نەخۆشە ناتوانانی پێڕا بگەی میوانت دێ ناتوانانی خزمەتی بکێ بۆ دوی چون بوو پێشمەرگەین لە حاڵی خەبات دای معاملە ناکەین کارمان نییە کەسمان نییە ئەوەیە بۆی ناخۆشکاشی زۆر لەو بارێکە بڵێ یعنی یەک و دوو نینە نام هەیە زۆر ڕەنگە دڵی خەڵکی کە پێ برینداری نامێ شتەکان زۆر بۆمە بەڵێ ڕۆژی ناخۆش و سەختی زۆرە ئەمە ڕۆژە خۆشەکانی بەڕاستی ئەوەنە کە پیا و دەبینی ملیەتەکەیمە ئەمەوە 45 ساڵە پێشمەرگەم لە 45 ساڵی بەگەر بگاتەوە زستانی بگاتەوە دوی ڕێبەدان بۆ 46 لەو 45 ساڵیدا باخە ئەم دەبین خەباتەکەمان نەبڕاوەتەوە بە کوڕ بە کچ لە ناوخۆدا دەبینین هەروە گەرمتر دەبین یعنی ئەمە گەل لێرە نا خوشکەکانی ئێمە کچەکانی ئێمە سوزانم هاوڕەکان سینجان بگولێودن لە خیابان ناگەڕن بە تاپۆر لیاندن چاویان چۆ دەکەن زیندانیان دەکەن زۆر زۆر بەداخەوە زیندانەکانی کۆماری نائیسلامی ئێران بەو پەڕی بێویژدانی و بێناموسیەت تەجاوز نەک هەر بەمێ بە نێریش دەکەن بۆ ئیحترام وەرگرتن ئایەتوڵا میسباحی یەزدی کەم پێ دەڵێم تیمساحی یەزدی بڕوای داوە فتوای شەرعی داوە کە کابرای بازوو دەتوانێت بۆ ئیقرار وەرگرتن لە زیندانی تەجاوزی پێ بکە زۆر ڕاحەت هەتا دەڵێن بە گولوی تەزە بۆ بۆەوەی ئیقراری پێ بکە دامشتش خۆم لە ژێرنەوە لە زیندانی ورمێ بوون
ئەو شەمخانیە هات بۆ سەردانی وێکیش ئەفسەری شارەباری و نازەم بڵێنەوەکی شارەبیر نییە هاتم بۆ سەردانێ هاتن لە سولەکان پرسیان لێرە ئەنگۆچستان دەیەوە باسا کردمش ئەمیش پشتم پێشاندا باوک پشتم منی وەگە و کراسێتە ڕۆژ بوو کی خۆشکەنجە نەکرای پشتم بەریوە چێ بڵێ حاجێغا دیوە چێ پشتم بۆیە بە کاڤێگە چاوی لێ کرد پیشمە ماری را قوت دادەی اینقدر باید شەلاق بزنیم پشتش وەکی مار و استفراغ مار و بیرون بیاری کە هەم خودت هەم خانەوەی خودت و هەم جملی سەمێن نەجات دەی ئەزین ماری کە دەشکەمەتە یعنی لێدانیان پێ افتخار بوو پێیان شانازی بوو یا عنایەتوڵای باغی ڕوبڕویم بوو قامچی هەموو لێ بوونەوە قامکاری یەک قامچی لەمادندی لێیاندا بوو ڕزین مجاهدین بوو بالاخره ئەوانی ئەوە دەبینی بالاخره وانە شوانەیە دیەوەوە دووری ڕوانینی ئەوانە لە بۆ زیندانەکان لە بۆ وازوو لە بۆ ئەو نقطانە دەبووی من ئەوەی دەڵم بەڕاستێنی خۆشەکان من یەکزار زۆر بوو ناخۆشی یەکزار زۆم بەڵای ئەمە ئەوەی افتخاری پێ دەکەم من بۆ خۆم چ پێشمەرگەی 45 ساڵاوە کەم ملەتەکەم لە مەیداندایە خەڵکم لە مەیداندایە ئێمە گەل لێرە قۆڵمان بەسترا و بە دووریشی ناتوانین لەوێ مەیدان خاڵی نییە شۆڕشی ژینان نمونێ هەرە زیندۆ کە ئێرانی هەژات بۆ ئێستاش دا نەمرکاتەوە ڕەنگە لەسەر هەلێک مەحتەر بۆیە من لەو بارەوە خۆشحاڵم بۆ زۆرش پێ دڵخۆشم وەیەکە لە خۆشەکانیش هەر ئەوەی کە ملەتەکەم لە ڕێگای شەهیدەکانیدا بۆ بدینانی ئامادی شەهیدەکان لە قازی محەممەدی بگە قازی محەممەد و قاسمی و شەڕەفکردی و دایان سەرکردەی دیکەش هەروان ناو هەتا پێشمەرەکانی ودای شەید بوونە ڕێگاکان چۆن نەکرد و ڕێگان بەر نەداوە ئێستا شایی بخۆی کە ئەوەی دەبینین شایی بخۆی خۆشیە دڵخۆشیە بوومە ئەبوو کە خەبات بەنەو سەرکەوتن دەسێت و پێشی دڵخۆشیەوە خۆشەکانی شۆڕجیاک ئەرکی هەر کوردێک لە بەرامبەر کورد و کوردستان چین وای ئەرچی هەر کوردێک ئەگەر زۆر بە سادەوی بڵم ئەرچی هەر کوردێک ئەوەیە ئەگەر گوڵ نییە با دڕک نەبێ دڕک خڵاشە ئەگە پیان ناگرێت پێشمەرگە ناتوان بەخە یارمەتی نان هەیە بیدەن یارمەتی شۆڕ باشە با خراپە نەکەن با هاوکاری دوژمن نەکەن با سیخوی لەسەر خوشک و برای خوان نەکەن با زاشاتی نەکەن ئەمە داوان دەکەم لە هەر کوردێک بۆ ئەرچیەوە کە خاک و نیشتیمان و نەتەوە بە مقدەس بزانێ خاک نیشتیمان ئاڵا بە مقدەس بزانێ نەک نەفەر نەک فەرد تا فەردە ڕێبەری حیزبە ڕێبەری ڕەمشێ خەشەتیەوە مقدەس نییە خاک نیشتیمان مقدەسە لە بۆ ئەو تەقەد و سەر ئەمە دەبی وەڵا هەر کەس ئەرشی نەتەوەی خۆتی کە خزمەت بکە لانیکە ئەم دڵم ئەگە چاکەی دەکە با خراپەی دەکە زۆر بەداخۆمە دەبینیم بەلاخرەوەرە ئەگەر جاسوس و جاژ نەبێ خوا دەتوانین دوژمن هەر ئەوە ئیسرائیلی کە ئیسرائیل ئەوە بەنێوبانگ و ئەوە ئەوەی لە حەسەن نەسڕڵڵای یەکی ئێرانی گزارش پێداوە لۆکێشنی داوە بە ئیسرائیلی جا ئێرانەکە لەگەڵ حیزبڵای بۆ لێ بۆ جاسوس بوو بۆ تا جاسوس نەبێت دوژمن ناتوانین بەدەست خۆی بکە بۆیم داواشی هەر کوردێک ئەوەیە لە هەر جیوەکی هەیە کورداتی بکە ئەگەر حیزباتی ناکە سەر بە حیزبێک نیە کورداتی با بکە با وەک نەتەوەیەک بیر بکاتەوە خاک و نیشتیمانی خۆی ناموسی نەتەوەکەی خۆی پێ مهم لە بەرابەر دژمنە دیفاعی لێ بکە جا دیفاعەکە چۆنی بۆ دەکرێت با ئەوا بکە هاوکاری دژمن نەکە بە هیچ شێوەیەک ئەوە ئەرچی هەر کورد هەر نیشتمان پەروەیەکە کە خاک و نەتەوە نیشتمان بە مقدەس بزانێ و خیانەتی پێ نەکە بۆ پێشکەوتنی جوانەکان لە ڕێزی شۆڕش و لە ناوخۆی وڵات چ پێشنیارێکتان هەیە؟ وڵاتە چ بڵێم خۆ من ئەگە بڵێم لەوەی کەمترم پێشنیار بە گەنجانیە و ڕۆبدەم بە چ بە کوڕ و کچەوە چ لێرە و ناوخۆدا چون بەڕاستی و کاتێم پوڵە پێشمەرگە بەهاری 58 ئەمە کەسێک دیپلۆماندی بە ئاوا چاومانێ دەکرد پێ سیر بوو کە ئا دیپلۆمی هەیە زۆر هەرە زۆر خوێندەوار بوو ئەمە وەک پیرە پێشمەرگەیە گاوە پێمەکشی دێرین یاوە کەس کە 45 ساڵە لە مەیدانی خەبات داوام لە گەنجەکان هەیە گەنجەکان چ ئەوەی نیە و شۆڕشن چ ئەوەی ناوخۆنە چ کچە چ کوڕە دوسێشتانە بیر نەکەن یەک خۆشەویستی هیچ کەس ناتوانێت هیچ دنیایەکی عەشیرەیەک هیچ وڵات نەیتوانێت خۆشەویستی نێوان کچ و کوڕی مەنەحکا و نەبێ ناوی هەبێت بەڵام داوای من لە گەنجان خۆشەویستی بۆ نیشتمان بکەن بۆ خاک بۆ نێتەوە بۆ ڕزگاری وە گەنجەکانی چ لێرە نا چ لە نێو خۆی وڵاتن سێکانە نابی بکەن سێ کار دەبی لە خۆ گوێلکردن لە تەمبەڵی لە تەوەزەلی بێنە دەرێ دەبی خوان ماندووکەن ئەلعان وەک قەدیم نییە ئێستاشتی فێربوون هەیە
تەکنۆلۆژی وای کردووە دنیای چووکە کردوێتەوە دەست بە هەموو شتێک ڕادەگا هەر ئەو گوشێکە مەخسانی پێ دەکەی هەموو کاری پێ دەکرێت هەموو معلوماتی پێوە دەگیری ئەگەر تەکنۆلۆژی بەداخەوە بۆ کورد وەختە بڵم بە خراپ تەوا بوو ئەمە باشەکانی وەرناگی خراپەکانی وەری بۆی دام لێ گەنجانەوەی لەوە ئیسفادە بکەن خوان پێ بگەین خوان تیار بکەن مێشکی خوان تیار کرد وە گەنجەکانی نێو شۆڕشیە حیزبی دموکراتی داوای منەوەیە فکری گەنجاتیان وە کار بێخن چاو لە منی پیر نەکەن چاو لە من نێوعی نەکەن بە تاقی تەنێژ حیزبی دموکرات نەبینن فکریان حیزباتی و حیزبیکردن نەبێت فکریان گەنج بچون گەنجێک لە نێو کۆمەڵیدا لە نێو کۆمەڵی دیکەدا لە نێو کۆمەڵەکەی دیکە لە نێو خەباتیدا لە نێو خەباتی دیکەدا لەگەڵ تو هیچ فەرقێکی نییە فکرتان یەکە بیرتان یەکە مێشتان یەکە دا چ کرۆ چ کوڕە و چ کچە داوا دەکەم ئەو پەیوەندیانە بگرن حیزبی دموکراتی بە خۆشەوە لەوە تا ئەمریکا حیزبی قەتی نەکرد و پێشمەرگەی ئێمە نابی لەگە فڵان پێشمەرگە فرازێ پەیوەندی هەبێ پێشی نەگرتوونە جوابی گەنجەکان ئازادترشی نە پێشمەرگە چون یە ڕێکخراوی لاوانەیە ڕێکخراوی ژنانی ڕێکخراوی سنفی دیکە هەیە ئەوانە پەیوەندەکان بەهێز بکەن بەهێزتر بکەن لەگەڵ یەک بۆ ئەو شتانە کە دەزانم بیری مێشکی گەنجی ئێستا زۆر لەسەرتر لەسەرێ زۆر بەداخەوە ئەوەیە من دەڵێم ئیقراری پێ دەکەم لە نێو حیزبی دموکراتدا و نێو حیزبەکانی کەژە ئاوایە ئیجازە وەک خۆی بەو گەنجانە بەو خوێندەوەرانە بەوان نادرێ وەک خۆی ئەمە ناڵم زیاتر وەک خۆی ئیستفادەی وەک خۆی لێ بکرێ بۆ دا ڕەنگە لە ترسی مینەوەی لە ترسی مەسئول بکەم ها جێم دەگرێتەوە هام دەردەکاوە بەداخەوە ئەو بیرە خراپە هەیە یا مەسەڵەن ئیدوکەشن گەنجەکان پیاوەکە دوور و ڕاهاتە هەشمان مقابلا لێرە بۆ پێشمەرگە بوو یە پێشمەرگە سادەکەمان ئەندامی ڕێبەری کە چۆن ئەندامی بوو جواب من لەمە دەفتەری سیاسی ناکەم من خەڵکی شاریمە و کابرای خەڵکی دیهاتیە گەنجی ئەواشمان هەیە بەداخۆ خۆ ناڵین خوێندەواری ئەواشمان هەیە ئەما لە کولدا وڵات دەبی ئەو سەدەی بڵن لاوەکان لە نێو ئێران لە نێو بڵێن شۆڕشدا دەبی پەیوەندەکان بەهێز بکەن پەیوەندی کچ و کوڕ و ئەوە بوان مهم نەبی کچە یان کوڕە فقط فکری نیشتمانی بەهێز بکەن بۆ ڕزگاری وڵات خوان تیار بکەن خوان پێ بگەین معلومات پەیدا بکەن هاوکاری یەک هەتا وا بکەن لە نێو حیزبەکاندا گەنجەکان وا بکەن حیزبەکان بگەن یەکتر بەراورد پێتەشکردن دەتوانین کەم نینە ئەوگەن هەڵ عەڵیان لێرە و ئەو توای گەنجیان لێرە باوەکێگە ئاگای ساکوێ هیچ نەپێ و هەڵدەم نەدرو دەکەم هەرێک لەم بۆ ڕێبەرشی دواڵژی ئەو حیزبیە بوو لەم بۆ زیاتر نەبووە ڕووی ئێرە ئەوە لەما خۆشدا وەڵام داوام لیانە ئەوای سێ شتان نەکەن یەک لە خەریکی شەراب خواردنەوە چوزان کاری خراپیەوە کە جمهوری ئیسلامی مەوادی مخدر پێیان دەڵێ نەیکەن نەکەونە داوی چون جمهوری ئیسلامی سێ شتی هەدەفە بۆ کوردی بگژی دا بەنێوی زەدی ئینقلاب بوو بەنێوی مەوادی مخدر بوو بەنێوی چوزانم محاربە خدا و ڕسولی خدای بوو ئەگەوەی بۆ نەکرا بەداخەوە ڕەزیلیان بکە خواریان بکە تووشی داوی پیسیان بکە تووشی مەوادی مخدر بکە تووشی مەشروب خۆی هەمیشە مەشروبی خۆن مەست و ئاگان لە هیچ نەبێ ئەوانە بۆی داوا لەوە دەکەم لە داخلدا ئەوان هەر وەکو لە شۆڕشی ژینای نیشانیاندا کچ و کوڕ یەک بوون کەس نەیدەزانێ ئەوە کۆمەڵەیە ئەو دموکراتە ئەو خەباتە ئەوە یەک بوون داوان لێ دەکەم ئەو هەستەی خۆیان هەر ئەوە ڕابگرن پەیوەندەکان ئەوە ڕابگرن نەکەونێت داوی دوژمن نەکەونە پیلایین کە بوواندا بە تایبەت بێکاری تەمبەڵی تەوەزەلی نەخوێنەوە دوور لە کتێب خوێندنەوە دوو سوام لە مەسەلەی نیشتمانی و ئەوانە بە تایبەت مێژووی نێتەوەکانی بخوێنەوە هەڵدا هەموو مێژووی نێتەوەکان بخوێنەوە چون مێژووی نێتەوەی کورد بەداخەوە کە هەڵی دێ و لاپەڕەکانی هەم ڕۆشە هەر شەڕە کورد بوو هەر شەڕە میر بوو هەر شەڕە شێخ بووە بەڵام باشە حەوڵ بدەن ئەو دژمنەکانی چاک بلانی کەم لەوەی بەولاوە نییە گەنجەکان ببلێن لەم پەڕە کوڕ و کچی نێوخۆ ئەوانە بگەێنێ فەرقی پێ نەکەن ئەوە دێمکار ینی فرا حیزبی ینی لەسەرەوەی حیزب بیر بکەنەوە لەسەرەوەی یەک حیزب زۆر بیرتیان بە فەراتر بیر بکەن لەگەڵ گەنجەکانی ئێرانیشدا فەرماکە ئازەریە عەرەبە تورکمەنە فارسەگەڵە پەیوەندی بینی ئینسانەکان ئەگەر بە ساڵمی بگیرێەوە خۆ بیرێ کاری زۆر زۆر گەڵێری سافر بۆیم پێیان بوو گەنجەکان و پێشیانم بووانەوەیە کە ئەوان ئەو شانە ئەنی لەدەست خۆیان نەدەن هەلێکی باشە ئێستا شتی تەکنۆلۆژیا شتی باشی داوە بە ئێمە پەیوەندەکان ئاسانتر بوونە ئەمە شێژگەوەمە زۆر زۆرتان پێسەوە بێ ئەمە لێرە پێشمەگانە بۆ بابی مرد دوای 3 مانگا دەیزانی بابی مردووە برای مرد دوای 3 مانگا یەک لە ئێرانەگە هات با ئێرە ئەگەر هاتبە یەکوڵا براد مردووە بەڵام ئێستا شتێک لە
لە ئوسترالیای دەکرێت دوای 2 قاندۆزانی لە نیوزیلند دەکرێت 3 قاندۆزانی بۆیە پەیوەندەکانی ئەوا بکەنینی پەیوەندەکانان وا دەکرێت پەیوەندی ئینسانی بێت و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندەکانی پەیوەندی نەتەوەیی بێت سر لەباری نەتەوەی خاک و وڵاتدا بیر بکەنەوە خاچیان بۆ مقدس بێت ئاڵایان بۆ مقدس بێت نیشتمانێک بۆ مقدس بێت ڕزگاری نەتەوەی کوردیان بۆ نەتەوەیان بۆ مقدس بێت مقدسی مقدس ئەوە لەوەیات پێشنیارکردنی بووە گەشتێکتر هەیە بەڵێ لەم قۆناغە هەستیارەدا ئەرکی کورد لە بەرامبەر پلانەکانی ڕژیمی داگیرکەری ئێران چین؟ وڵاتی کورد بەگشتی و ئەرچی حیزبەکە و دوو بەشە بە تایبەتی ئەرچی کورد لە ناو خۆدا کە دیارە بندەستن خۆ منامە بفڵێ ملەتی بندەست بەرە کەمی کار بۆ دەکرێت بوو ناتوانانی تواناکەی زەعیفە بەڵام ئەوەی لەوێنە لە داخلدا دەبی هەوڵی وا بدەن پەیوەندەکان دەگە شۆڕەجێڕەکان تونتر بکەن دەگەڵ دەرەوە لە نێوە بڵێن پێشمەرگەن لە شار و لە شار لەباری ڕوحی و یەک بگرنەوە پەیوەندیش ئاسان بووە وەسیلە هەیە ئەوانەی کە لە ناوخۆدا ئەرچی نەتەوەییان بەڕێوە بن ئەرچی نەتوێژەوە کە تو لە شۆڕەجێڕەکان لە زیندانیان سیاسی لە خەڵکی فەقیر لە بنەماڵی شەهید چاور لێیان بن وەک نەتەوە وەک توزانم وەک شۆڕەجێڕان وەک دەستەچی لە ئاوری خەباتی نەتەوەی چاو ئەلەوانە بکە لە شەهیدەکان لە شۆڕەجێڕەوێت لە داخلدا یەک بگرن هەر وەکو لە شۆڕشی ژینانی شانیاندا بەڕاستی دێەوە پیا و جێگای ئیفتخار بەداخۆ ڕەنگە نەکرا سەرکەوی و شۆڕژیان پێشی پێجیلایە بەداخە تواناکە نەبوو بەڵام دەبی ئەوا بیر بکەنەوە هەتا مەسەن لە نێورۆزی ئەو ساڵ کە تەمەشا دەکرد دەبوو بەنامەی نێورۆزی کابرا غاریدا تەواوی پیر و جەعێر ژەودەی داوتای وەکو یەک بوون ئەوە چێ هەدەفیان یەک بوو مەبەستیان یەک بوو ئیواری بوون لەم بەتەمەنتر بوو ئەوە ئیوەی نییە هەڵپەڕینی لە دەستنیشی و کچێکی پێخۆشە نا چون دژمنی پێی ناخۆشە و هەڵپەڕی چون دژم پێی ناخۆشە ئەو شاین نەتەوەی بکە بۆی دەیکە دابووی ئەوە لێوێدا ئەو بکەن لێرش ئەرچی نەتەوەی مەیە ئەوە کە حیزبەکانن حیزبەکان گلیانە سەرە لە پێش هەماندا حیزبی ئێمە بۆتون باخەنەمە وە نییە تاریفی بکەم وەنی لە هەمان زۆرترین و لە هەمان کۆنترین و دوای حیزبی توودە لە ئێراندا یەکەم ڕێکخراوی سیاسی حیزبی دموکرات کوردستانی ئێراندا مەزراوە بووە کە لە هەمان کۆنترین لە هەمان لەباری نیروشەوە لەباری داخل و پیشاش و زیاترین وڵا ئەرکی ئێمە زۆرتر خۆمان دوکەم بۆەوەی ئەوە ئەو یەکەتێ ئەوەی تەحەدێ بەدەست بێن دا بۆ یەشتێرانی ئەرچی لەی کوردی حیزبەکانەوەیە وڵا دەبی پەیوەندەشی باشتر بڵێ کوپی بێت و ڕەنگە ئەمن ناڵم بلاخرا سبە و دووسبێ ما ڕەنگە بە زووی ڕۆژهاڵاتی نەوەست تەغیر بکە کۆماری ئیسلامی نەمێنی وەڵی مە ئاوا بچینەوە قەباحەتە بوومە ئەوە تا پێم ئەوا بچینەوە قەباحەتە بوومە هەرێک ڕوولایشی دەکرد هەرێک کەسێکی دەبی هەرێک دەبی ئەوەی نەکرد دەبی بەرێکی ڕزگاری نەتەوەی پێک بێنی بۆ ڕۆژهەڵات دا و بەرێ ڕزگاری مهم نێوەکەی چییە ڕزگاری کوردستانە خەباتە ڕزگاری فڵان یەکێتی نەتەوەی هەچی نێوەکی فقط ئەوە بەرێکی نیشتیمانی ڕزگارکەری بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێک بینی لەو حیزبانەی کە مەوجودن دا من نێویان نانم هیوادارمەوەی کە لێرەوە مش ئەو پێژانم وە پێوا دەبی ئەوە بکەن لەو هەلە هەستیاری ئێستادا لەوە زیاتر چیکە پێشکەاتە نا یەکبوون یەکێتی ئیتحاد و بەرەو پیرۆزی دووبارە سوپاسان دەکەم دەستان خۆشبی و ماندوو نەبن هیوادارم یەک شتێک بۆ لەبیر نەکرد بە تەنێ پیرە پیاوەکۆ لەبیر نەبن پیرە پیرێزنەکانش لەبیر نەگە قسان کەن هەدا ئەوە نەیەکی دیکە چون هەر یەکی بۆ خۆی لەوانە بەڵگەیەک نا بەڵگەی لیژنی نێوان دەستان خۆشبی و ماندوونم بۆ سوپاسان